ئێرەژێر پردی خەسرەوخاڵە لە سلێمانی لەلایەن شارەوانی سلێمانیەوە نۆژەن کراوەتەوە. شۆستە و شەقامەکانی ئێرە ڕەنگاوڕەنگ کراون بۆ ئەوەی سیمایەکی جوانتر بە شەقامەکە ببەخشێت. نزیکەی مانگێکە شارەوانی سلێمانی دەستی کردەوە پرۆژەکانی نۆژەنکردنەوە. شەقامە سەرەکیەکان و کۆڵان و گەڕەکەکانیشی گرتووەتەوە. ئەم ساڵیش بە پێ و پلانەی دامان نابوو ئێمە لە 25 چوارەوە دەستمان پێ کردووە بە نۆژەنکردنەوەی شەقامەکان. سەرەتا لە هەندێک شوێنی پێویستەوە بوو کە بازنەی مەلیک مەحموودوانە هەندێک تاسە و چاڵ و چۆڵی تیا دروست بوو ئەوانەمان چاکردو و تیمەکانمان ئیشەڵا لە ئێستەوە کە دەستمان پێ کردووە هەتاکو وەرزی بارانبارین کە دەست پێکاتەوە ئێمە بەردەوامە بین لە نۆژەنکردنەوەی شەقام و کۆڵانەکان. بۆ جوانکردنی دیمەنی شەقامەکان دیوار و ڕاگرەکان وێنەیان لەسەر دەکێشرێت. بەشێک لە هاوڵاتیان و شۆفێرانیش پێشوازی لەم هەڵمەتەی شارەوانی سلێمانی دەکەن. ئێستا بەڕاستی ژێر پردی خەسرەوخاڵ ماوەیە کە من لێرەوە ئەڕۆم هەستەکەم سیمایەکی زۆر جوانی هەیە بۆ پێیکەوەی کە تازە نۆژەن کراوەتەوە بۆ یاخراوەتەوە. هیوادارین هەر ئێرە نەبێ شوێنەکانی کەش بگرێتەوە و ئەم نۆژەنکردنەوەی بەردەوام بێت بۆ شارە خۆشەویستەکەمان. شارەوانی سلێمانی لەم هەڵمەتانەیدا دەیەوێت ئەو کەم و کوڕی کێشانە چارەسەر بکات کە لە شەقام و شوێنە گشتیەکاندا هەیە و بۆتە جێگەی رەخنە و گلەیی هاوڵاتیان بەم ڕێگایش گرفتەکان چارەسەر دەکات. بڕوا بادین، کورسات نیوز، سلێمانی.